السلام عليكم ورحمة الله وبركاته. سڵاو لە قوتابیانی خۆشەویست، قوتابیانی عزیز، مامۆستا شەنگ لەگەڵتان دەم بۆ تۆمارکردنی وانەکانی فیزیای پۆلی 11. قوتابیانی خۆشەویست، دەستی ڕابردوو ئەمە باسمان لە هێز کرد، گوتمان هێز هەم بڕی هەیە هەم ئاڕستی هەیە، پاشان باسمان لە بەرئەنجامی هێز کرد. تۆم بەرئەنجامی هێز دەبێتە تاکە هێزێک کۆی دەکاتە کۆی هەموو ئەو هێزانی کە کار لە تەنێک دەکات، بنە کاریگەری ئەو هێزەی هەیە کە هەموو ئەو کاریگەری هەموو هێزانی کە کار لە تەنێک دەکات، واتە کار دەکاتە کۆی بەرئەنجامی هەموو هێزەکان. و باسی ئەوشمان کرد، گوتمان ئەگەر لە پرسیاردا مەسەلەن بۆ نمونە بەرئەنجامی هێز دۆزینەوە چوار تێبینیمان باسکردن، نمونەیەکشمان لەسەر شیکار کرد. ئێستا دێنە سەر ڕاهێنانەکەی پرسیارەکانی ڕاهێنان لەسەر شیکار دەکەین ئینشاءڵڵا. با پێکەوە بین تەماشای پرسیارەکان بکەین، بزانین پرسیارەکان چۆن چۆنی شیکار دەکرێن. یەکەم پرسیار پیاوێک هێزەکەی چەندە؟ 7 نیوتنە، یعنی ئەوە ئێفەکەیە بە گۆشەی چەند؟ سی. ناڵێ لارە دەڵێ بە مامۆستا، مادەم لارە یاسای ساین و کۆساینی بەسەر جێبەجێ دەبێت. واتە پێکەنەری ستونی وایەکە پێکەنەری چیە؟ ستونی. ئەو ئەو زەلاوەمان هەیە دهەیە ئەو بەردەی ڕابکێشێت تینی لە خۆی کردووە ڕایکێشێت دی حەزی لێ ئیش بکە، ئەوە بە لاری کاری تێکردووە، هێزەکە بە لاری کاری تێکردەوە. وانە ڕێکشێتە لێ بە دوو پێکەنەر F وایەکە ساین وەردەگرێت و F یەکەش کە پێکەدەڵێن پێکەنەری ئاسۆیی ئەوە کۆساین وەردەگرێت. جا F وایەکە بدۆزین دەڵێن F ساینی سی، دەڵێن Fەکەمان 7 ساینی چەند؟ سی دەکات چەند؟ 35. بەڵام F یەکسەکە Fەکەمان 7 کۆساینی چەند؟ سی، باشە دەکات 6.6 نیوتن. لێرەدا تابیانی خۆشەویست هەم پێکەنەری ستونیمان دیتەوە هەم پێکەنەری ئاسۆیشمان دیتەوە، کە ئەگە لێرە کە دەڵێت هەردوو پێکەنەرێکی X و Y بەسمان ئەوەیە. باشە بابەجان، ئەو چونکە هێزەکە لار بوو بۆیە ئاوا دەکەین، ناوێ بڵێ هەموو کاتێ مامۆستا، هەموو کاتێ نییە کاکە، ئەو ئەگەر هێزەکە لار بوو. ئێستا تەماشای پرسیاری دووەم بکە، پرسیاری دووەم دڵ هەڵکردنی با دەبێت ئەوهی بەربوونەوەی سێوێک بخۆشی وایە. ئێستا ئەو دارەمان هەیە، ئەو دارەمان هەیە سێوی پێوەیە، کاتێک کە بایەک دێ بە هێزێکا لە سێوەکە دەکا، بایەکە ئاڕستەکەی بەو شێوەیە، بەڵام سێوەکە چۆن دەخوارێت بەو شێوەیە. ئەو دوو ئاڕستەیە چۆنن؟ ئەوە X ئەو Y ستونن لەسەر یەکوەنیە، کاتە یاسای فیساگۆڕس بەکاردێنم. دەڵێ هەڵکردنی بەهۆی هەڵکردنی با دەبێتەوە هۆی بەربوونەوەی سێ بەدارێک سێوەکە لە کەوتنە خوارەوەی هێزی کێشکردن کاری تێدەکا کە بڕەکەی چەندە؟ هێزی کێشکردن کاری تێکات بڕەکەی چەندە؟ 2.25 نیوتنە. ڕۆ کوێ؟ ڕۆ خوارەوە، کەواتەوە دەبێتە چێ؟ دەبێتە FY. بەلەبەرەوەی دەڵ بڕۆ خوارێ، هێزێک بۆ خوارێ کاری تێکردووە، ئەو هێزێکە ڕۆ خوارێ کاری تێکردووە FY. FY دەبێتە چی؟ دەبێتە 2.25 نیوتن. ڕۆ خوارەوە، هەوایەکەش بەرەو لای ڕاست، بخۆی پێ دەڵە بەرەو لای ڕاست، بەرەو لای ڕاست دەڕوات. مادەم دەڵێ لای ڕاست یان چاپ، ئەوانە تەوەرەی Xن بابەجان. باشە بەهێزی چەند؟ بەهێزی 1.05 نیوتن، یعنی ئەوە چێە؟ ئەوە هێزی Fxەکەیە. باشە بڕوو ئاڕستەی بەرئەنجام دۆزەوە. بابە دەڵێ بڕ هەم ئاڕستە، نەمانگوت هێز هەردووچی هەیە، هەم بڕی هەیە هەم ئاڕستەشی هەیە، جادەڵ هەم بڕ دۆزەوە هەم ئاڕستەش دۆزەوە. بەڵام یەکشت دەبێت ئاگداری بابەجان، لێرەکانە کاتێکە دەڵێن سێوەکە لە دراوەکان ئەگە دیقەت دێنێ بدۆزینەوە FY لێرە سالبێکی بۆ دانرا، دەڵێ مامۆستاجیان دەڵێن بەڵە کاکە، لە مامۆستا حەز ناکە ئەو سالبەت زیاد نووسیوە، دەڵێ مش دەڵێم ناوەڵە قوربانجیان حەز ناکەم سالبم زیاد نووسیوە. ئەی دەڵێ مامۆستا ئەو سالبە لەکوێ هات؟ کاکە گیان بۆ ئیبزانی لەکوێ هاتووە، دەوەرە جوان چاوان زەقکەوە، ئەو سێوە دیوە، ئەو سێوە ئەمش دیتومە، ئەو بەرەو کوێ دێ؟ بەرەو خوارێ دێ. کاتە مادەم بۆ خوارێ کاتێ نیشانەی چی دادەنین؟ سالبی بۆ دادەنین، ئاگدار بە. Fxەکە ئەو بەرەو لای ڕاستە. مامۆستا ئێستا تێگەیشتم، بۆیە ئەوە موجەبە. تەواوە. هێزی بەرئەنجامەکە بدۆزینەوە لەگە گۆشەکەی، هێزی بەرئەنجام یعنی بڕەکەیەتی، گۆشەکەش یعنی ئاڕستەی هێزەکەیەتی. باشە بابە یاسای فیساگۆڕس لەبەرەوەی ئەستونن X و Y دروست دەبێ بەو شێوەیە، ئەو سێوەکە بە خوارە دێ، باکەش بۆ لای ڕاستە پێکەوە دەیانگەێنین، وەنیا یاسای فیساگۆڕس دروست دەبێت.
یاسای فیساگۆرس ئێرە هێزی بەرئەنجام دەکەوێتە ئێرە باشە ئەوە f وایە ئەوەشان چیە f(x) دەبەر یاسای فیساگۆرس جێبەجێکە دەڵێن f(y) تواندوو کۆ f(x) تواندوو هەموو لە بن ڕێک f(y)کەمان هەیە تواندووی دەکەین کۆ f(x)ەکەش تواندوو دەکەین پاشی کە تواندوومان کردو کۆمانکردنەوە لە بن ڕێکی دادەنین دەکاتە 2.48 نیوتن لێرە دە هێزی بەرئەنجام دیتەوە ئەو جارەیان چ بدۆزینەوە گۆشەی بدۆزینەوە گۆشە بدۆزینەوە ئەگەر ئەو گۆشەیە بدۆزینەوە چۆنی دۆزینەوە بابەجان لێرەدا قوتابیانی خۆشەویست ئەمە ئەگەر دیقەت دەینێ سێوەکە بەر بۆتەوە و هێزەکەش بەرەو لای ڕاست ڕۆشتوە هێزی بایەکە گۆشەکەمان ئێستا ئەلێرە گۆشەیەکمانێ ئەو گۆشەی بەرامبەرەکەی چییە f(x)ە ئەی تەنیشتەکەی چیە f(y) کاتانیش بۆ خۆی ناکاتە بەرامبەر بەسەر تەنیشت دەڵێن f(x) بەسەر چی f(y) f(x)ەکەمان 1.05 نیوتنە و f(y)ەکەشمان چەندە 2.25 نیوتنە کاتە لەژێر چی دەڵێن لەژێر ئاسۆوە بۆ لەژێر ئاسۆوە ئەگەر ئەوە تەوەرەکان بکەین سێوەکە بەرەو خوارەوە دێ بڵێن بە گۆشەی چەند 25 دێنە سەر پرسیاری سێەم ئەویشان بە هەمان شێوە قوتابیان تەماشا دەکەین لێرەدا بابەجان تەماشا دەکەین دەڵێن هەوا پاڵ بە کەشتێکی چارۆکەدارەوە دەنێت بە هێزێکی چەند 452 نیوتن بەرەو کوێ بەرەو باکوور کە دەڵێن باکوور یعنی چی یعنی تەوەرەی وای بابە تەماشا بکە وایەکە چێ دەگرێتەوە بڵێ باکوور ئەو وای موجەبە بڵێ باشوور ئەو دەبێتە چی بورن وای موجب چێ دەگرێتەوە بابە یعنی باکوور باشە وای سالب چ دەگرێتەوە یعنی باشوور باشە یان بوو نمونە لە باتی باکوور بڵێ سەرەوە بەرەو سەرەوە وای سالب چ دەگرێتەوە بەرەو خوارەوە باشە ئەو بەنسبەت وایەکان ئەی بەنسبەت ئێکسی موجب و ئێکسی سالب ئەوانە چ دەگرنەوە ئێکسی موجب واتە لای ڕاست لای کوێ لای ڕاست ئەدی ئێکسی سالب واتە لای چەپ باشە بابەجان ئەوانە دەبێ وریابی جا ئەوەی کە لێرەدا ئەم پێم خۆشە بیزانی باشە ئەوەی کە پێم خۆشە بیزانی هێزی بەرئەنجام ئاگە ببیدەم بدۆزینەوە بابەجان هێزی بەرئەنجام لێرەدا چۆن دەزانی یاسای فیساگۆرسە یاسای فیساگۆرس بەکاری هێزی بەرئەنجام دیقەت دەبسێت لە هەوا پاڵ بە کەشتێک چارکردنە بە هێزی 452 نیوتن بەرەو کوێ باکوور یعنی وایەکەیە وەنیە تەوەژمی ئاوەکەش بە هێزی 325 نیوتن بەرەو کوێ بەرەو خۆرهەڵات باکوور لەگە خۆرهەڵات جام لێرەکانە ئەو نووسیوە ئێکسی موجب بەرەو لای ڕاست دێ بەمانای چیش دێ بەمانای خۆرهەڵاتیش دێ باشە بەمانای خۆرهەڵاتیش دێ ئێکسی سالە بەمانای چ دێ بەمانای خۆر ئاوا دێ باشە بابە بەمانای چ دێ خۆر ئاوا دەوەرە دایان بنێوە باشە f(x) دانێ و f(y) دای بنێوە تواندویان بکە ئەوە دەبەست ئاگداری موجب و سالبیش بە باشە ئێستامە لێرەکانە دەڵێن ئێفی ئاو ئەمە دەڵێن ئاوەکەش بە هێزی 325 نیوتن بەرەو کوێ بەرەو خۆرهەڵات ڕای دەکێشێت بڕوو ئاڕاستی هێزی بڕوو ئاڕاستی بەرئەنجامی ئەو هێزانە بدۆزە کە کار لە کەشتێکە دەکەن نەک ئاوەکە ئەو دەڵێت تەوژمی ئاوەکە بەرەو لای خۆرهەڵاتە ئەی باشە ئەدی کەشتێکە بەرەو کوێیە کەشتێکە بەرەو بێگومان بەهێزی 425 نیوتن بەرەو کوێ بۆهی هەواوە بەرەو کوێ دەجوڵێ بەرەو باکوور دەجوڵێ لێرە ئەو سالبە بەمانەی ئاڕاستی پێچوانە دێت یان 325 نیوتن باشە f(x)ەکەشە دێن دایان دێنینەوە بەس لەبەرەوەی دووجای سالب نامێنێ کە پاشە کۆمان کردو لەبەر ڕێک دەرمان هێن دەکاتە 557 نیوتن لێرە ثێتایەکە بەمانای ئاڕستە دێ ئەگە ئاڕستەکەی بدۆزینەوە وەکو بڕ بوو ئەویان ئاڕستە دەکات تا ئینڤێس f(y) بەسەر چی f(x) f(y) چەند بوو 452 نیوتنە ئەدی f(x) سالب 325 نیوتنە کە دابەشیان دەکەین و لەژێر ڕێکدەری دێنین دەکاتێکە 54 بەرەو باکووری کوێ باکووری خۆرئاوا باشە بابە ئەو سالبەی ئێرە مەبەستمان ئارسەکە بەرەو کوێ بووە بەرەو خۆرئاوا باش کاکی من
باش ئەوش بەنسبەت ئەو پرسیارە ئێستا دێنە سەر چی قوتابیانی خۆشەویست دێن لە هاوسەنگبوون لێرەدا لە هاوسەنگبوون باز دەکەین بزانین هاوسەنگبوون چییە هاوسەنگبوون دەڵێن ئەو بارەیە کە جوڵەی تەنەکە تێیدا چیە ناگۆڕێت کە دەڵێن ناگۆڕێ وشەی ناگۆڕێت لێرە بە مانای چێ دێ بە بەسێ چوار مانادێت یەک لەوانە کە دەڵێن ناگۆڕێ مەبەستمان چییە بابە یعنی یان خێرایەکەی سەفرە یان خێرایەکەی چییە نەگۆڕە باشە لەو هەردوو حاڵەتەکەشدا بەرئەنجامی هێز دەبێتە چی دەبێتە سەفر بەرئەنجامی هێز کاتێک دەکاتە سەفر واتە هێزەکانی ڕووی لەسەرێ یەکسانە بەو هێزانی کە ڕویان لەکوێیە ڕویان لە خوارێ یان هێزەکانی لای چەپ یەکسان دێت بە هێزەکانی لای کوێ لای ڕاست باشە ئەگە بەرئەنجامی هێزەکانی سەرتەنە بکاتە سەفر بەرئەنجامی هێز بکاتە سەفر وەکو ئێرە ئەوە تەنەکە دەکرێتە باری چی باری هاوسەنگی تەنها لەو حاڵەتە دەبێتە باری هاوسەنگی ئەوش هاوسەنگی چی هاوسەنگی جێگۆڕ بەڵام لە پۆل 12 هاوسەنگیش کەش دەخوێنی ئەوەی لێرە کە پێویستی بزانانی هاوسەنگی جێگۆڕە تەماشا بکەن لێرەکانەدا ئەو دوو مەجموعە گەنجەمان هەن یەکێکیان ئەو سێ بە هێزی 300 نیوتن پەتەکە بەلای خۆیان ڕادەکێشن ئەوەشیان بۆ ئارستی ڕادەکێشن ئەوەشیان بە هێزی 300 نیوتن بۆ ئارستی ڕادەکێشن ئەگە هێزی بەرئەنجام دۆزینەوە لێرەکانە دەڵێن هێزی بەرئەنجام دەکاتە 300 کەمی چەند 300 ئەوەش دەکاتە 0 نیوتن باش بابە دەڵێ خێرایەتەن لەو ئەوەیدا لەباری هاوسەنگیدا خێرایەتەنەکە چییە نەگۆڕە وەک بۆ باسم کرد لێرەکانە ئەگەر تەنەکە لەبار جوڵەدا بێت ئەوە خێرڤیەکەمان هەیە بەس نەگۆڕە ئەوە بە هەمان بڕی خێرایی و دەمێنێتەوە بەڵام خێرایەکەی سفر دەبێت ئەگە سەرەتا لە وەستانەوە ئەگەر سەرەتا لەباری چ بێت وەستان بوون دابێت ئەمەش هەر لەباری چیە نەگۆڕاندایە مەبەستمان لێرەدا کە تەنێکی وەستاو کە وەستا بێت لێرە کە باسم کرد ڤی کە دەڵێن سەفڕی یعنی تەنەکە چییە وەستاوە بەڵام بۆشی هەیە تەنەکە بجوڵە بەڵام چیە ئەوە لە جوڵانە ئەویان لە جوڵانە بەڵام خێرایەکە چیە نەگۆڕ عنی بڕی خێرایەکەمە نەگۆڕێ هەم بڕ هەم ئاڕاستە دەبێت هەریشە نەگۆڕ بێ ئاگدار بێ ئەمەش ئەکاتی ئەگە ئەو جێبەجێ بۆ دەباری هاوسەنگی جێبەجێ دەبێت جا لێرەکان دەڵێن تاودانی تەنەکە سفر دەبێت ئەمەش هەر لە هەر باری نەگۆڕاندایە و تاودانەکەی دەبێت سفر دەبێت چونکە تەنەکە خێرایەکەی چیە نەگۆڕە خێرای کە دەڵێن خێرایی نەگۆڕ یعنی هەم بڕ هەم ئاڕاستە چیە نەگۆڕە لێرە قوتابیانی خۆشەویست پرسیارێکمان هەیە دەڵێ کەی تەنێک لە باری هاوسەنگیدا دەبێت باسمان کردمان دەبێت بەرئەنجامی ئەو هێزانێکە لە تەنەکە دەکەم کاتە چی سفر واتە ئەو هێزانە ڕوو لە سەرەیە یەکسان بۆ هێزانە ڕوو لە خوارێ ئەو هێزانە لای ڕاست یەکسانە بۆ هێزانە لای کوێ لای چەپ چۆن دەتوانین بزانین تەنێک لە باری هاوسەنگبووندایە ئەوانە پرسیاری گرنگن مامۆستا لێ تاقیکردنەوەی بیستەکە بۆ دێنێتەوە کاکە جان باشە دەڕێ لە ڕێگایشی تەڵکردنی هێزەکان لەسەر هەریەکان لە پۆتانی چی x و y دەبێت چ بێت سفر بێت یعنی بوون منە بەرئەنجامی هێزەکانی سەر تەوەرەی y سفر بێت و بەرئەنجامی هێزەکانی سەر تەوەرەی xش چ بێت سفر بێت وەک لێرەکانە بۆ دروستراوە ئەگەر بەرئەنجامی هێزەکان سەر تەنێک نەکاتە سفر واتە یەکسان نەبێت بە سفر ئەوە تەنەکە هاوسەنگ نابێت سەرئەنجام تاودانێکی دەبێت کە چونکە خێرایەکەی چیە گۆڕاوە وتمان مەرجی سەرەکی و مەرجی کۆتایشی ئەوەیە دەبێت خێرایی نەگۆڕ بێ هەم لە بڕ هەم لە ئاڕستە باشە ئەو کاتە هاوسەنگی بەدی دێت لێرەدا قوتابیانی خۆشەویست لە پێداچوونەوەی بەندی 2 بۆ 3 ڕادەوەستین تاکو وانەی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ بێت